سڵاوتان لەبێت بینەرانی کورسان 24 لە ئێوارەیەکی تر و بە ئێوارە 24ێکی تر لە گەڵتانی بەم بابەتانە. لە ئامێدی دوو کچ فرۆشگایەکی شیرنەمەنی دەکەنەوە. دڵ بەهۆی گرنگی کار و فەرمانەکانی لە کاتی ڕۆژۆگرتن زۆرترین کاریگەری دەکەوێتە سەر. سینی سینیانێ ئەو یاریای زیاتر لە سەدەیەکە لە شەوانی ڕەمەزاندا بەردەوامی هەیە. جێگەی دڵخۆشیە کە ئێستا لە ناوچە جیاجیەکانی کوردستان ئافرەتانی شام بەشانی پیاوان کار دەکەن. لە سانتەری کۆمەڵگای دێرەلوکی سەر بە دەڤەری ئامێدی دوو ئافرەت هەستاون و فرۆشگایەکی تایبەت بە فرۆشتنی شیرنەمەنیان کردوتەوە. هەروە لەم فرۆشگایەشدا کرێکاری پیاویش کار دەکات. لەم شوێنەشدا یەکەمین جارە فرۆشگایەکی تایبەت بە فرۆشتنی شیرنەمەنی لەلایەن ئافرەتەوە بکرێتەوە. هەروەها خاوەن ئەم فرۆشگای باسی ئەوەش دەکات کە ئافرەتانیش خاوەن مافی خۆیانن و دەتوانن وەک پیاوان کار بکەن و لەسەر پێی خۆیان بوەستن و هەروە قوتی ژیانیان دابین بکەن. بێجگە لەمەش ئەم ئافرەتانە باسی ئەوەش دەکەن کە خەڵکانی ئەم ناوچەیە ڕێزێکی زۆر لەوان و لە پیشەکەیان دەگرن. شولی ما او شربت خرج نوع شربت سردستی خوشی دکن و قلق باقجة و قلق عالم بحثي وكر انه يعني درجة ايكا شربت ما ويعني از ايكا كشكك ام دو كشكم في محلي ده ام هاري كاري هبديد كن بو انه يعني شغلي خا تشيكن درست كن وشرفه يعني شغل بو ما ويعني قلق ما صار ما بلند عم بشولي كن ازو ايكش ويكشك وخركه تشك اذا حاسك تش شغلي بكن شرفه يعني بو يعني وكي ظلمه شنينا يعني اذا نفسي ظلمه وشغلي ما يعني قلق خلق الدشيف دهيت وقلق مساعده عالمي دكن بو سر شربته واسعار ما قلق مناسبه يعني وخوشه ودرجه ايك شربته ما وباقجه قلق باقجه قلق باحترام وقلق خوش يعني ودرست ويعني هوري وان قلق دكان بخوديا ما هو من حسكر يعني بشولي بكم ووكي ظلم مشغول بكم ما حزنكر انه يعني او بكم سر هاي خو او خدونكم الدرجة ناس ساعات هايش حاطط 10 ساعات توصل برمضان بس بري رمضان قلقي ما ساعتنا حطت دوزة محلي ما بكريو خذ سر بقلاوة هي أزبري أو خرطش تو سر شربتي مويز قلقي أنا بحثي شربتي مويز قلقي وقلقي يعني احترامي وان كشكوتكن لأنه شولي الظلام ودكن شو يعني فرقني بين ظلام وكج دبي خوشكا من هيك وياك شيء هون بوتشي فيري قال ما شغل ذكي ودبي يعني اوريكوريا خوبكن وانا يعني بو يعني تشتكي انه فايدكي بو مال خوبكن يعني وكي زلامكي وانا بوتشي وتشتكي اذا دربه بين وكي بقلاوه بتشتبه از اوريكوريا عندكم بوان تيني ما با وشغلي وان درست كم مشكلك بتشتك به از تيما بيري صحة وندكم إنه شو بوان لازمة تشتك بوان كيما زدايا از بوان درست كمان. هما الجنبي شغلي خو تم باقشها بو نظافة يعني شغلي خو درست كي باقش كي أو دكي إنه محلي خو باقش به بقلاوي خو باقش به شربت خو باقش به وصا يعني يكادن هابو بتشتي درست كي شربت او تشتا اوسطايا ويا بس بيقوبي نلبر المولا بس دهيا صباي دهيا يعني خاصيل بيدرنا ياك اوسطي بتشتيا بس بيقوبي نلبر المولا خو يعني دوام خو خلاص بري رمضان بس بدي ساعات نهبت كر حتى ساعات 12 شبي وبيقوبي رمضان حتى بانجي هيفوري بدك نبا
حتى بشتي وقت قول فطوره ام دقرنا بدن او نفوتشيا روجي خود خونه به ودهنه به حتی او وقتی گوبه یعنی ساعت 12:30 به یک اوسط. هەر مرۆڤێک خاوەن بەهرەیەکی شاراوەیە، بەڵام هەندێک لە مرۆڤەکان بەهرەکانیان زیاترە. کچێکی سلێمانی کە تەنیا تەمەنی 21 ساڵە و بەبێ ئەوەی نێوەندێکی هوەری خوێند بێت، هەڵدەستێت با کارێکی جیاواز ئەو لەسەر دیوارەکان شێوەی زۆر جیاواز بە ڕەنگی زۆر جیاواز دەڕازێنێتەوە. ئەم کچە شێوەکارە و دیزاینەرێکی زۆر ئاکتیڤە. دیوارەکان پڕ دەکات لە شێوەی جوان لە گزارشتی هوەری زۆر جوان. وارووا کارەکانی ئەم کچە بوونەتە جێگەی پێڕامانی خەڵکی. من ناوم هیرۆ محەممەد سەعیدە لە دایکبووی ساڵی 1970 خەڵکی شاری دەربەنی خانم هەر لە مناڵەوە خولای ڕەسمکردنم هەبووە بەڵام ئێستا خوێندکاری قۆناغی دووم لە کۆلیژی ئینفۆرماتیک لە بەشی ئایتی بەڵام یعنی هیچ دەورەیەکم نەبینیوە هیچ کۆرسێکم نەبینیوە بۆ فێربوون بۆ وێنە کێشان ئەوەی کە پێمە تەنها خولیا و بەهرەی خۆمە. بۆ یەکەم جار لە ساڵی 2016 بوو لە دەربەنی خان وێنم کێشا لەسەر دیوارەکانی سەنتەری گەنجانی دەربەنی خان بۆ ئەو کات و دواتریش کۆمەڵە ئیشی کەم کردووە. ئەو وێنانی کە کێشاو من ینی سەر بە ئەو شوێنە بۆ کە من دروستم کردووە بۆچی کردومە یان ئەو شوێنی کە داوای لە کردم چ وێنەیەک بکەم زیاتر لەبەرەوە بۆ بەڵام بەعام ئەو وێنانی کە ئەیکێشم حەز ناکەم ماناکەی ڕێک زەق بێت یعنی ڕێک ڕوون بێت کە تۆ سەیری ئەەکەی ڕێک لێ تێبگەی حەزم کردووە ئەو وێنانی کە دروستێکم مشت و مڕێک دروست بکات لە لای خەڵکیەوە یعنی هەرەوە نەبێت کە سەیری کرا یەکسەر ماناکەی بزانرێت. هەر لە مناڵەوە خولایەکمە بووە ئەو بووە کە لە ڕێگی وێنەکانمەوە زۆر مەسج بگەێنم و بە زۆر کەس بڵێم کە شێوازی ژیانیان بگۆڕن ینی ئەوە نەبێ کە لە سنوورێکە لە سنوورێکی داخراوە بژین بەڵکو بتوانن لە ڕێگەی وێنە کێشانەوە لە زۆر شتی کە لە زۆر مانای ژیان تێبگەن چکە پێم وایە مەسجێکی زۆر زۆر بێدەنگە وێنە کێشان کە ئەتوانی تەنها بە سیرکردن وەڵامی زۆر پرسیار بۆ بزێتەوە و هیوام وایە لە داهاتووە بتوانم ئەو شوێنانی کە خۆم پێم خۆشە یان گونجاوە بیانکەم بە شوێنێکی هونەری کە خەڵکی پیای تێپەر بێ بتوانێت مرتاحێک بە دەرونی بە. ڕۆژوگرتن کۆمەڵێک سوودی تەندروستی هەیە بەڵام لە بەرامبەر ئەمەشدا کاریگەری نەرێنیشی هەیە لەسەر جەستە. دڵ ئەندامێکی زۆر گرنگی جەستەیە و کار و فرمانەکانی زۆر هەستیارن بە تایبەتیش لە کاتی ڕۆژوگرتن کە کاریگەریەکی زۆری لەسەرە. پسپۆڕێکی نەخۆشیەکانی دڵ باس لە کۆمەڵێک حاڵەتی نەخۆشی دڵ دەکات. وارووا ڕێنمایی پێویستمان دەداتێ بۆ کاتی بوونی کێشا لە دەمارەکانی دڵ و هەروە چۆنیەتی ڕێخستنی دەمارەکانی دڵ لە کاتی ڕۆژوگرتندا. بس ما أنا أخذ تسجيل قاسم كي فرمو كاك عبد الكريم قصبته ما هو سينك نشين سينك باسي چەند ما كاين لەگەڵ نەخۆشیەکانی دڵ لەگەڵ ڕەمەزان بە شێوەیەکی گشتی ڕۆژوگرتنی ڕەمەزان دوو کاریگەری هەیە لەسەر نەخۆشی هەندێک کاریگەریان نەخۆشەکە خۆی هەستی پێکە هەستەکە بێتاقەتە بێ ناتوانێ بگرێت هەندێکی نەخۆشەکە هەستی پێ ناکات دەبێت دکتۆر پێ بڵێ بە زۆری نەخۆشیەکانی دڵ بۆ ئەوەی لەگەڵ ڕەمەزانە هینیکە هەندێکن بە سێ بەشەوە هەندێکیان پێ دەوترێت نەخۆشی ئەکیوت یعنی تازە لە نەخۆشیەکە ڕووی داوە و ئەم هەندێکی دەن نەخۆشی جێگیرن
و هەندێکشان نەخۆشی دڵە لەگەڵ نەخۆشی ترا نەخۆشی شەکرە و ورچیلە و ئەوانە. بەگشتی ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە ناجێگیرە، ینی مەسەڵەن تووشی نۆرەیەکی دڵی تازە بووە یا تووشی سنگە کوژەیەکی ناجێگیر بووە یا مەسەڵەن تووشی سستبوونی دڵ بووە بە تازایی و علاج شتی زۆر دەیە. بە زۆری ئەوانە باش وایە لەو حاڵەتە ڕۆژەکەیان نەگرن و هەر کەسێکیشان دەبێ عادەتەن زووتر سەردانی پزیشکەکەی خۆی بکە بۆ ئەوی پێی بڵێ چی بکە. ئەو هینانەی کە جێگیرن ئەو نەخۆشانەیە کە جێگیرن مەسەڵەن نەخۆشیێکی جێگیری هەیە وەکو نەخۆشی بەرزبوونەوەی پاڵەپەستۆی خوێن وەکو سنگە کوژەی جێگیر یان نەخۆشیێکی هەتا سیستەکانی دڵی هەیە بەڵام جێگیرە وەزئی باشە مستەقرە ئەوانە باشتر وایە مانگێک 2 مانگ پێش هاتنی ڕەمەزان سەردانی پزیشکی خۆیان بکەن لەبەر چەند شتێک لەبەر ئەوەی پێیان بڵێکەوە چۆن دەرمانەکانیان ڕێک بخەن لەگەڵ پارشێ و بەربانگا و هەروەها چۆن خواردنەکانیان ڕێک بخەن و ئەگەر چی لێی ڕوودان ئەتوانن بە ڕۆژوو نەبن یا چیە لێی ڕوودان دەبێت سەردانی هینەکانی خۆیان بکەنەوە. ئەوە بەس بەگشتی ئەوەی کە ئێمە هەمانە مەسەرەن هەمانە سنگە کوژەی جێگیری هەیە ذەبح سەدریە مستەقرە عیلاجەکانی هەیە. زۆربەی زۆری دەرمانەکانی دڵ لە ئێستا باشێکی ئەوەیەکەوە دەتوانین ڕۆژی جارێ بیخۆی یا ڕۆژە 2 جار کە دەتوانێت تەوەزیع بکرێت لەسەر هینەکان لەسەر ئەوەی کە لە بینی پارشێ و بەربانگە. ئەوەی کە هەمانە مەسەلەن زۆر لای ئەم باوە نەخۆشی تەسیبوونەوەی بۆلەکانی خوێنە کە تووشی ذەبح سەدری دەکات. زۆربەی ئەو دیراساتانەی کە کراوە حتا لە وڵاتە ئیسلامیەکانیش ڕۆژوو کاریگەری نییە لەسەر نەخۆشیەکە دەتوانێت دەرمانەکانی ئارۆبایانی ڕێک بخاتەوە و لە هەندێک کاتا ئیسفادەشی هەیە نەخۆشیەکە بۆی. بە بۆنەی ئەو هەندێک کەسی تر مەسەڵەن لە ڕۆژانی پێویستیان مەسەڵەن بە قەستەرە و ئەو شتانە هەیە. تەمان ئەو کەسێک کە پێویستی بە قەستەرە هەیە ڕۆژی قەستەرەکەەوە بە ڕۆژوو نییە چونکە زۆر مەوادی وەرگرتووە. لە ڕۆژەکانی دوای ئەوە باش وایە چەند لای کەمەکەی هەفتەیەک بە ڕۆژوو نەبێت چونکە مادەیەک وەردەگرێ لە جسمیا پێویستە بشۆرێتەوە بە زۆر ئاو خواردنەوە ئەوانە لەبەر ئەوە تینوبوون و وشک بوونەوە بۆ ئەو کەسە باش نییە. ئەو کەسێک کە شەبەکە باڵانی بۆ ئەکرێ بەتابێت ئەگەر حاڵەتەکەی تازە بێ ئەویش باش وایەکەوە بە ڕۆژوو نەبێ لە ئەلەقل لە 10 ڕۆژ لە دوای ئەو کاتێک. سەوزە و میوە ئەو خواردەمەنیانن کە سوودێکی زۆریان هەیە بۆ تەندروستی مرۆڤ بە تایبەتیش ئێستا کە مانگی ڕەمەزانە. بازاری سەوزە و میوەی هەولێر ڕەنگاوڕەنگ بووە نقوم بووە لە میوە و سەوزەی زۆر جوان واروە خەڵکانێکی زۆر سەردانی ئەم بازارە دەکەن بۆ کڕینی سەوزە و میوە بە تایبەتی سەوزە و میوەی خۆماڵی کە خواستێکی زۆری لەسەرە. من نام شوام مستەفا عوسمانە ئەوە پیشەکەمانە 15 ساڵەوە ئیشمانە الحەمدولله باشە لەخوای بە زیادی بژێمە پێ دەسوڕێتن. بیدایەتی کە دەستمان پێکرد لە شێخەڵا ڕست دەستمان پێکردیە دوایە چوینە کن لەنگەی کەون دوایە هاتینە ئێرانە کن ساعی نیشتیمان دوایە ئێستا گوازرانیەوە ئێرانە. وەڵا ئەوە دەبینی فراولەیە و هەرمیە و مۆزە و قەیسیە و هەنجی دنیاە و هەنارە و جیێڵاسە و خۆخە و لالەنگیە و سێ و بەهرسێنەوە ئەو پرتەقاڵە و حامزە و ئەنەناسە و ئەو بابەتانە دەفرۆشن. فەرقەکەی ئەوەیە خۆمانە تامی باشترە بەڵامی خۆمانە کەمە بای ئەوەی ناکە کە هاوڵاتیان پێ بەڕێوە بسن. وەڵی زیاتر داوای خۆمانەی دەکات بەڵام خۆمانە کەمە. میوەکانی ئێرانیش باشن بەعام تورکی هەم جوانە بەڵام تامی زۆر باش نییە بەس باش شەویش معنی معقولە. ئێستا بە حکمی بەڕادەکان هەر میوەیەکە دەبێت بتەوێ هەیە بە حکمی بەڕادەکان میوەکان زۆرن ئێستا
ئێستا مەسومی قەیسی خۆمانەیە بەڵام بۆ نمونە ئێستا لالەنجی وەختی نییە هەموو ناوبەڕادی هەرجیرایە پرتەقاڵە سێوە وەختی نییە ئەوانە هەر هەموو هەرجیران ناوبەڕادی لە مانجی 7 و 6ەوە هەرجیراینەوانە. وەڵی خۆمانەکە هەبی دەرەجەیەکە بەڵام نییە ئەو هانیەکە بازاری پڕکە هاوڵاتی هەر هەمووی پێڕابگە بکڕێتن. سینیانە یاریەکی کۆنی میلی کوردیا بە تایبەتیش لە شەوانی ڕەمەزاندا دەردەکەوێت. یاسای ئەم یاریەش بەم جۆرەیەکە یاریزانانی یاریەکە دەبن بە دوو گروپ لە بەرامبەر یەکتریدا بەدەم گۆرانی و هەڵاوە یاری دەکەن. هەروەها ئەم یاریەش مێژوویەکی دوور و درێژی هەیە لە ناوچەکە. بە تایبەتیش لە کاتی شەوانی ڕەمەزان یاریزانانی ئەم یاریە دادەنیشن تا پاشێ و خۆیان سەرقاڵ دەکەن بەم یاریە و کاتێکی خۆش بەسەر دەبن. ئەمە یارەیەکی کۆنا یارەیەکی ینی لە کەرکک باوی هەیە لە هەولێر باوی هەیە بۆ برای خۆم بڵێم ئیتر یارەیەکی کۆنا سینیەکە لە 11 زەرفە پێکاتوە میرێکی تیا میرەکە ئەشاری دێتەوە. ئەمە یاری وەستایی هەیە عەجەمی هەیە بۆ برای خۆم بڵێم ئیتر ئەوەیە مزەنەی بەرامبەرت وەستای بەرامبەرت. یاریەکە حەق و حقوقی ئوسلوبی خۆی هەیە شخصیاتی خۆی هەیە هەر کەسێک و نەوعێ سینی وەرەگرێ ێگەی ئەمێن ئەمە مزەنە یەکەم جار ئەبینێ ئاوە. خۆم ئەمرم 57 ساڵە تقریبان بۆ برای خۆم بڵێم لە 78 یاریەکەم ئێمە لە باو با پیرمانەوە یاریەمەوە یعنی زۆر کۆنە بەس ڕەمەزان خۆشە خۆی تامەکەی لە زەدەکەی ڕۆژانی دیکە کرێ بەس ڕەمەزان لە زەتێکی دیکەی هەیە. ئێمە ینی کۆن خۆمان دەوعەت و دەوعەتکارێ بێ ینی دنگا بێ خواردن دابەزێ ینی احترامێکی زۆری تایە. من خۆم شخصی خۆم لە دوێکە شەو لە کەرکووک یاریمە بوو هاتویم شەو لێرە یاریەکەم سبەی شەو دەوعەتم لە پردێ ئەوانیش دێ من بە خۆم لە ئەوروپا شەژیم ڕەمەزانەکان هەموو ڕەمەزان جەماعەت شایەتە لە بارخاتی سینی لێرە. دەچینە بەرازیل و لەوەی کەشی ڕەمەزان لە ساو پاوڵۆی بەرازیل دەبینین کە چۆن موسڵمانان لە گەورەترین مزگەوتی ئەم وڵاتە کۆ دەبنەوە و لەم مزگەوتە بەربانگ دەکەنەوە. بەشێکی زۆریشان پەناهەندەن هەروە باسیەوە دەکەن کە ئەم کۆبوونەوەنە و هەروەها مانگی ڕەمەزان کارێکی وای کردووە کە خەمی دووری لە دۆست و هەواڵانیان بیرچواتەوە. لە ناو ساو پاولۆش منارەی مزگەوت پەیامی بەربانگ بڵاو دەکاتەوە و بە ئارامی هەڵکشاوە. بەدەم خوێندنەوەی ئاەتی قورئان و وێرد و نزا موسڵمانانی ساو پاولۆ لە مانگی ڕەمەزاندا لە کۆنترین مزگەوتی بەرازیل لە دەوری یەکتر کۆ دەبنەوە و نوێژی بە کۆمەڵ دەکەن. ڕێژێکی زۆریان ئاوارە و پەنابەرن و سەری سوژدە دەچەمێننەوە و دوعا بە وڵاتی خۆیان و گەڕانەوە دەکەن.
ئەمە یەکەمین مزگەوتە لە ئەمریکای لاتین لە ساڵی 1920ەوە دروست کراوە تاکو ئێستا ناوەندێکی سەرەکیە لە ئەمریکای لاتین. کەشێکی مات و بێدەنگە و جمە و هاتوچۆی ڕەمەزانی ڕۆژهەڵاتی لێبەدی ناکرێت. لەگەڵ بەربانگ گەورە و بچووکی ئیماندارانی ساو پاولۆ دەست بە پارانەوە دەکەن و نوێژی دوورە وڵاتیدا دەبەستن و چاوەڕوانی نوری ڕەحمەتن. لە پەنای وانەی ئاینی خولی تایبەت کە لە مزگەوتەکماندا بەڕێوە دەچێت هەموو بەربانجێک خواردندا بەش دەکەین و هەروەک ئاشکرای موسڵمانان لەگەڵ هەڵاتنی خۆر تا ڕۆژ ئاوابوون بە ڕۆژوو دەبن لە یەک کاتدا. لە مزگەوتەدا ئێمە خزمەتگوزاری گشتی پێشکەش دەکەین بە تایبەتی بۆ پەنابەرەکانی وڵاتی بەرازیل. دابشکردنی خورما و شیرنەمەنی وەک نەریتی ڕۆژوو شکاندن هەموو ڕەنگەکانی کۆ کردوێتەوە. لێ خواردنەکان ڕنگ و بۆی بەرازیلیان گرتووە. ئێمە زۆر خەمبارین چونکە لە خانەوادە و خێزانی خۆمان و کەس و کارمان دوورین لە ماڵ و هاوڕێ و خۆشەویستانمان لە هەموو شتێک دوورین. جاران هەمومان لەسەر سفرەی ڕەمەزان لەگەڵ خێزانەکانمان کۆ دەبووینەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەوان لێرە نین زۆر دڵمان تەنگە و بیریان دەکەین. هەمووان و بە تایبەتی ئاوارە و پەنابەرەکان تەنانەت بەربانگیش دەکەنە دەرفەتێک بۆ جێڕانەوەی یادەوەری وڵات و خەمی نەگەڕانەوە. هەر مرۆڤێک لە ژیانیدا خولیایەکی هەیە بۆەوەی بگات بە کارێک و لەو بوارەدا کار بکات. بێگومانیش هەموو کارێک قورسە بەڵام کاری قورسمان هەیە و کاری قورستریشمان هەیە. دانیشتوێکی ئاکرێ حەزێکی جیاوازی هەیە بۆ کارێکی جیاواز. ئەو زیاتر لە 30 ساڵە کاری پینەدۆزی دەکات. هەروەک خۆشی دەڵێت زۆر حەزی لە کارەکەیە و بە کارێکی حەلال و بێکێشەی دادەنێت تا لە ژیانیشی داماوە دەستبەرداری ئەم کارە نابێت. ناوی من محەممەدە ئەس خەلکی ئاکرێمە ئەوە 30 ساڵ ئەس بێ سۆرێکەم یێ ساڵە هەستێ و هەستێ الحەمدلله بڕێوە چیت ڕستقی من و عەیاڵی من هەیە بێ سۆرێدا و الحەمدلله چ قسووری نییە ڕەمەزانی ئەس زوود تێمە وەکی هێندەکە نیڤڕ نایم بەسدا ڕستقێکی بۆ خۆ پەیداکەینی حەلال. سۆرەکی سانایە نەی بزەحمەتە بەس ئەویش پێوێت هەتا مرۆڤ فێر بیت یەک بێت خۆ فێر زستانێ پیچەکە زەحمەتە نەخۆ هاوینێ خۆسە سۆل ئەس ساناییە سەرهاتیتمە گەلوێ سۆری گەلک زۆر هەیە دەوێت دەستێ خۆراکەی یعنی جارێکی من دەستێ خۆراکرد باوەڕ بکە ئەس برمە تەواریە هەتا عملیات کرد هەتا هینادە. gelek ay goddem min evê solê bêra bi xwe solê bime ez vê solê nahelim. Ev 30 sal ez vê solêkem heta mirim îz devê solêke. Çünkü bo min evî diyet rizqekî helal elhamdülillah ve şükür.
هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم تا ئێوارەیەکی تر خواتان لەگەڵ.